شاندکا بازرگانی امریکی به سروکاتیا جگری وزیر بازرگانی امریکی جان سالیوان سردانا هرما کردستان عراقی کرد بزاوکی دا بو پیش و برنا سرمایه‌داری و کارداری امریکی دوی هرمه ده هپیوینا کا تایبت ده دیگل پشکا کردیا دنگ امریکا برای سالیوان گوت او سردان سرکفتی بی. Well, we're very enthusiastic about the prospects for U.S. business in Iraqi Kurdistan. ئێمە زۆر پەرۆشین سەبارەت بە ئاسۆکانی کارداری ئەمریکایی لە کوردستانی عێراقدا. گەشتەکەی مانگی ڕابردوون بۆ ئەوێ تا ئێستا یەکەمین سەردان بوو کە لێپرساوێکی حکوومەتی وڵاتی گرتوەکانی ئەمریکا ڕابەرایەتی ئەرکێکی بازرگانی بۆ کوردستانی عێراق بکات و هەروەها لە ماوەی 20 ساڵیشدا ئەمە یەکەمین گەشتی بازرگانیە بۆ عێراق. We're disappointed in the level of U.S. business involvement in Kurdistan. جا ئێمە لە ئاستی بەشداری بازرگانی و کارداری وڵاتی گرتوەکانی ئەمریکا لە کوردستاندا ناومێدین. ئێمە بڕوامان وایە دەشێت بەشداریەکە بە شێوەیەکی بەرچاو و زیاتر بێت. حکوومەتی هەرێمی کوردستان لە هەندێک ناوچەی کوردستاندا بە بڕی 50 میلیارد دلار لە کارداری بواری تایبەتی ئەمریکایی گرتە دەست، بەڵام بەشێکی کەمی ئەو بڕە بەر کۆمپانیەکانی ئەمریکایی کەوتووە. جا هەر بۆیە یەکێک لە ئامانجەکانی سەردانە بازرگانیەکەم بۆ مەبەستی فێرکردنی بازرگانانی ئەمریکایی بوو لەمەڕ دەرفەتەکانی کارداری ئەوەی لە کوردستانی عێراق و بەگشتی لە عێراق بەدەستی دەهێنن. دەتوانن هەرێمی کوردستان وەک دەروازەیەک بۆ سەرجەم بەشەکانی دیکەی عێراق بەکار بهێنن. I should add that while I was there in Kurdistan, دەبێت ئەوەش بڵێم کە لەو دەمەی لە کوردستانی عێراق بووم ئەوەی دڵخۆشی کردم نەک تەنها هەبوونی سەرچاوە سروشتیەکان بوو، بەڵکو سەرچاوەی توانای مرۆڤیش بوو. خەڵکانی کوردستانی عێراق سەرچاوەیەکی ئێجگار گەورن. کوردەکان لە ماوەی ساڵانی دوور و درێژی ڕابردوودا ئازاریان چێشتووە و توانیویانە بەسەر تەگەرەکاندا ئازاڵ ببن بۆ ئەوەی کەشێکی کارداری و بازرگانی بخڵکێنن تاوەکو کارداران و سەرمایەدارانی ئەمریکایی بۆ کوردستان ڕاکێشن. سەرچاوەی مەزنی کوردستانی عێراق لە ڕاستیدا توانای مرۆڤەکانێتی، نەک تەنها هەر سەرچاوەیەکی سروشتی وەک نەوتی خاو و گاز.